من ناوم قادر عبدوڵڵا قادرە لە ساڵی 1991 دەستم بە ئیشی فیتەری کردیا بەردەوامیش بوومە لە ئیشی هەتا ئێستا چەند برایەکی خۆم لەکەم بووە بەسەردا مەسەرەن چوومە ئێرانێ لە ئێران شاگردی وەستام کەڕەمی بوویمە وەستام کەڕەم کە هەموو کەس دەیناسی لە نەغەدەی بووە وەستایەکی بەناوبانگ بوو لێش فێرە ئیش بوومە شانازیشی پێوە دەکەم شانازی بە ئیشەکەی خۆشم بۆ دەکەم لێرەش دەگە براکانم ئیشەکەم ئەلحەمدولىلا هەتا ئێستا بەردەوام لە ئیش خۆم ئەمە لێرە ئیشی فیتەریەکەین فیتەریش مەسەرەن نەبینی جاری وایە کابرا دەعمەکە پێشمان خۆش نییە کە دەعم دەکا بەڵام سیارەکەی کە لێ دەدرێت سیارەکەی تەلەفۆنم لۆکە ئەمیش سیارەکەی لێ وەردەگرم بەس ئیشی منی تێدانە ئیشی برادەرەکانیم تێدایە مەسەرەن تعدیلە سبوغە فیتەریە سیارەکەی لێ وەردەگرم جا بەردەوام بین لە ئیشەکانی لۆ تەواو دەکەین بەنسبەت ئەو کەوەرە وەرفە چستایە کاسکێت چستایە کاسکێت کە سوتا گەرمیە کرد جەستە کەوەرەکەم کردیتەوە کەوەرەکەی فەحسەکەم کە فەحسم کرد ئەو کەوەرە بزانم تاخوا قابلی استیفادە هەیە بەستمەوە یانەوە تە دەبی بەم چەقوو بکەم کە بزانم بەس بە کاسکێت چا دەبی فەحسەکەمەوە دەیبەستمەوە ئەگەر نا دەیبەم کەوەرەکەی چەقوو دەکەم و دەیبەستمەوە من چاو لەو کەوەرەیەکەم ئەگە بزانم ئەو کەوەرە قابلی استیفادەی بتوانم ببەستمەوە دەیبەستمەوە ئەگەر نا مەسەن گونە هەبی گۆڕی هەموو شتێک هەر گۆڕن ئەتو دەبێت تەحویزکار نابێت تەحویزکاربی دەبێت تەحمیرکاربی مەسەرەن شتێک ئەگە پێویستی بەوەی کابرا ئایا فەقیرە مەسەن پارەی نییە بتوانی کەوەرەکەی چاپکەوە چاشکەوە نەکرچی کەوەرەی گران لۆی بکڕی مەسەرەن بە $100 $150 ئەگە بتوانانی بە 50,000 چاپیتەوە ئەوەی چاکەوە باشتر نەک بگۆڕی کێسی گێری لە عاردی درایە گزۆزەکەشی کون بووە ئەوە سایکەمەوە ئیشاڵە لۆ چاکەم باشە تەواو دەینمە خوارە ئیشاڵە لۆ چاکەم باشە کاکمامە باشە بەسە مام زیرەکەەوە واری دەرات واری کۆیبی سرفەچی لە دەبزانی شەکە ئیشەکەیمە فیتەریش بڕێک زەحمەتە جاری وێ مەسەرەن بەردەوامی بی لە فیتەری ئەبینی سعات دوو شەوێ تەلەفۆن دۆکا کابرا ئاڵێ کاکە سیارەم خراپە مەجبورە بە دووی داچی خۆلی ناگەڕێی سیارەکە دینێرە جاری وێ حاڵەتەکی بەسیتە پاتری مردی یا مەسەرەن نەبینی مەچینەی جان بووە هەتا کابرا مەسەن چاو لە سیارەکەی نەکەی نای بڕیار بدەی مەسەرەن ئەو سیارە مەسەرەن مەچینەی ڕاوەستایە یان ئەوە تەفیت پەمی ڕاوەستایە یان مەسەرەن عیبە چکەی هەیە ئێستا مەسەرەن بەنسبەت ئەوەی ڕەمەزان ئێستا کابرا مەسەن تەلەفۆن دۆکا لە سیارەم عاتڵ بووە کابرا لەماوە تەلەفۆن دۆکا احتیمالی مەسەن کابرا زۆر تووڕەبی ئەتونای بەخسی کابرا بکەیت بە تووڕەوی بچێت بێ دەبی لە سەر خۆبی ئەگەر لە سەر خۆنەبی هیچ ئیشەکەت پێ ناکرێت دێت هێرە مەسەڵەن سیارم لۆ چاکە دەبێت لە سەر خۆبی سیارەکەی لۆ چاکەی و وی دێەوە بەنسبەت ئەو ئیشە خەتەری زۆرە ئەو ئیشە مەسەن جاری وەیە سیارت بەسەدا بەرەبیتەوە جاری وێ مەسەلەن سیارت لە دەستە سۆتێ جاری وێ مەسەلەن نەبینی دەستەش چێ لاختەش چێ ئەو ئیشە مەسەلەن ئیشەکی قورسە زۆر قورسە مەسەلەن ئێستا ئەو ئیشە مەسەلەن زۆر خۆشە من چەند ساڵە خەریکی ئەو ئیشەمە نێزەکەی 30 ساڵە خەریکی ئەو ئیشەمە ئەم بیدایەت لە سۆران لەکن وەستایەکی شاگرد بووم لە ناوی وەستا محەممەد عەمەی شێخ ئەحمەدی ئەڵێنێ وەستایەکی زۆر زیرەک بوو لەوی فێر بووم دوایە سەبرە مەسەن بەسەدا چوومە ئێران لە ئێران شاگردی وەستام کەڕەمی بووم فێرە ئەو ئیشە بووم ئیشەکە تەواو فێر بووم لەکن وەستام کەڕەمی هەتا دنیاشە لە وەستام کەڕەمی مەمنونم ئەمن لە بندەستیوی فێر بووم بەڵام کەسانەکەنە زۆر شاگردیشم لە بندەستی خۆم ڕۆیشتیا تا ئێستا مەسەن 10 شاگرد 15 شاگردم لە بندەست ڕۆیشتیا مەسەن ئەو ئیشەکی زۆر خۆشە گە بتوانانی ئیشەکەی بکەیت هیچ فەرقی نێ دەگە دکتۆر سیاری چاکە دکتۆر نەخۆشی چادەکە ئەمەش سیاری چادەکەین مەسەن داوا لەو گەنجانەشەکەم ئەڕۆنە دەرەوەی وڵات لۆ ڕۆنە دەرەوەی وڵات با لە وڵاتی خۆیان خزمەتی وڵاتی خۆیان بکەن خزمەتکەن فێرە ئیشەک بن فێرە پیشەک بن مەسەن سناعەیە ئیشی دیکەیە هەر بتوان هەر ئیشەکی بکەیت بە شانازیەوە بیکەیت ڕاستی وستا قادری زۆر خۆ بە سیارەمان دێکەن ینی سیارێک دەبینی لە دووهۆک دێ لە عەزومەران دێ لە شۆران دێ چانابین ئەو چاچێکە زۆر خۆ پێمان دێکە بەڕاستی ئەمەش دەگەویمان دێبین وەستای مەیە ئەمە لە بەدەستی فێر بوویمە و شانازیش پێواکەم
هەروە بێتەوەش ئەمە سێ برانە لێرە براکانمان هەیەکەوەی شیشی دەکەین شەکان من پێکەوەین دەبینی زاری وێ من دەبەستی ئیشتە عاسێ دە مستاقات دەبێت سا دەکەن زاری وایە وەستا مامەدێ زاری وایە بەخۆم هەروە ڕۆژانەی وەدەبینە سەرێ زاری وێ دەبینی بەیانی زوو مشتێک دەبینی تەلەفۆنێکە دەبی بەیانیان زوو بین لە دوکانێ لەبەوەی کە دەین سیارە عاتڵە هەرز بە پرسیارێکی گەوراکە چکە بەوەی کە سیارەکان عاتڵ بن دەبینی کابرا هەیە شەو نەنووسە تاز بینێ دێت سیارەکەش خراپ عسابی تەواو دەبی دەگەی بێەوە زۆر زاری وەشە کابرا زۆر هێبن ئارامە بەس ئەمەش بە حکومی کە ڕەمەزانە ماندوو دەبین هەندێک جاران سعات 8:30 دێن 12:30 قەپاتێکە چکە ئەمەش بە زەمان نامین وەچی سایە.